بۆچی کوڕانی تاڵەبانی بە هەردووکیان دژایەتی ئارین مەسرور بارزانی دەکەن؟ تحية طيبة ومساء الأمل والطموح. And I am here to talk about why we are where we are today. ئەمڕۆ لە زانکۆیەک دەردەچین کواڵیتیەکی بەرزی خوێندنی جیهانی هەیە. هذا شبل ملات ئارین مەسرور بارزانی گەنجێکی خاوەن پێگە و کەسایەتێکی گەورە و دیارە لە هەرێمی کوردستان کە دەمێک کە کەوتووەتە بەر شاڵاوی دژایەتیکردنی بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانیەوە. دژایەتیەک هەندێک جار بەڕوونی و ڕاستەوخۆ و هەندێک جاریش بە شێوەی ناڕاستەوخۆ، بەڵام لە ڕاستیدا هۆکاری ئەم دژایەتی و ڕکابەرگەی کوڕانی تاڵەبانی لە ئارین مەسرور بارزانی بۆ چەند جیاوازیەکی دیار دەگەڕێتەوە کە ئەو گەنجە بە تەنیا خۆی زیاتر لە دوو برا خاوەندە سەڵاتەکەی ناویەکێتی کاریگەری و شوێن پەنجەی هەبووە و هەرەمەش بێزاری و ڕقێکی لە دڵی کوڕانی تاڵەبانیدا دروست کردووە، بەو پێیەی ناتوانن بە هەردووکیانەوە ڕکابەری ئارین بکەن. ئارین مەسرور بارزانی خاوەنی چەندین بڕوانامەیە، پەیوەندیە نێودەوڵەتیەکانی لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک تەواو کردووە. لە ئەکادیمیای سەربازی شاهانەی ساندهێرستی بەریتانیاش خوێندنی تەواو کردووە و خاوەن بڕوانامەی باڵایە. ئەمە لە کاتێکدایە کە دووبراکە سەرڕایەوەی لە بەریتانیاش گەورە بوون کەچی نەک هەر هیچ بڕوانامەیەکی ئەکادیمی و زانستیان نییە، بەڵکو هەر نەچوونەتە زانکۆ و پسپۆڕی و زیرەکیان لە هیچ بوارێکدا نییە. ئەمەش قسەی سانجۆڵە، گەنجێکی سیاسی تازە دەرکەوتووی کورد و ئەندامی شارەوانی شارێکی ئەڵمانیایە کە دەڵێت دەبێت بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی بە خۆیاندا بچنەوە و گۆڕانکاری لە خۆیاندا بکەن و بڕۆن بەشداری خولی سیاسی بکەن. کاک باڤڵ و کاک قوبات و هەموو هەوڕەکانی کە لێکەتی سەکە حوق بکەن هیوادارم دەست بکەن بە دەوری سیاسی بە خۆیان. ئارین بارزانی زمانەکانی کوردی بە سۆرانی و باتینی، عەرەبی و ئینگلیزی بە باشی دەزانێت، بەڵام بافڵ تاڵەبانی سەرڕایەوەی کوردە بە کوردیەکی وێران قسە دەکات و عەرەبی نازانێت. تەنیا بە حکمی ژیان لە بەریتانیا ئینگلیزی دەزانێت، بەڵام ئینگلیزیەکەی ئەکادیمی نییە و ئیسەر شەقامە. ئەمە لە کاتێکدایە کە قوبات تاڵەبانی تەنیا دەتوانێت بە کوردی و ئینگلیزی قسە بکات، بەڵام لە عەرەبی تێناکات. ئارین مەسرور بارزانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیانە خۆیەکاندا کاریگەری پڕڕەنگی هەیە، بە شێوەیە کە دەزانێت چۆن دەردەکەوێت و سنگ و قورسایی خۆی بپارێزێت. بەڵام بافڵ نەک هەر بەهات و هاوار لە میدیاکانەوە دەردەکەوێت، زۆر جاریش دەبێتە مایەی پێکەنینی هاوڵاتیان. قوبات تاڵەبانیش کەم جار هەیە دەرکەوتنێکی کاریگەری هەبێت. لە وێنە گشتیەکەدا هەم دوو برایە گەر تیکتۆکێکیشدا بەزێنن بۆ ئەکتیڤبوونی داوای پشتیوانی لە خەڵک دەکەن. ئەمە تیکتۆکی فەرمی خۆمە. ئارین بارزانی کەسایەتێکی جیاوازی هەیە، بەوەی کە سەرنجی خستۆتە سەر کۆمەڵگە و بە جددیەتەوە کار بۆ بابەتە کۆمەڵایەتیەکان دەکات. ڕێکخراوەکانی کوردستان فاوندیشن و ڤیزیت کوردستانی بە مەبەستی خزمەتکردن بە گەنجاندا مەزراندووە، بەڵام گەنج لە لای بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی فەرامۆش کراوە و دژە تیرۆر و کۆماندۆ و شەڕ و کوشتنی گەنجانی نیشتمان بووەتە خۆشترین جێگا بۆ گەنجان. سەرڕای هەموو ئەمانە بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی خاوەنی چەندین میدیان و مانگانە تێچووەکەیان میلیۆنان دۆلارە، کەچی لە مەشیان هەر شکستیان هێناوە و نەیانتوانی بە تۆز قاڵێک ئەوەندەی میدیاکانی نزیک لە ئارین مەسرور بارزانی کاریگەری دروست بکەن و دەنگی خەڵک بگەێنن. ئارین مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا بەلایەوە گرنگە، ڕۆژە و بەرنامەی بۆ ئەم بابەتە هەبووە، بەڵام کوڕانی تاڵەبانی لە بیریان چووە هەوای پاک و ژینگەی تەندروست مانای چییە؟ ئارین لە ئاسیا عێراق و وڵاتانی عەرەبی ناوچەکەدا ناسراوە، سەرۆکی وڵاتانی کاریگەری جیهان و عەرەبی بەڕێزەوە پێشوازی لێ دەکەن و لەگەڵی کۆ دەبنەوە، بەڵام بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی نەک لەسەر ئاستی جیهان و وڵاتانی عەرەبی بگرێت لەسەر ئاستی عێراقیش لە ئاستی باڵا پێشوازیان لێ ناکرێت و پەراوێز خراون. بەراوردەکان لە نێوان ئارین مەسرور بارزانی و بافڵ و قوبات تاڵەبانیدا زۆر سادەیە، بەڵام جیاوازیەکان زۆر تۆخ و گەورن، بەو شێوەیە کە ئارین مەسرور بارزانی بەو تەمەنەکەمەیەوە لە چاو کوڕانی تاڵەبانی توانیویەتی شوێندانەری و شوێندەستی زیاتری لە هەردووکیان هەبێت و ئیتر بەمەش ئاشکرایە هەردوو براکە دەستبەرداری دژایەتی خۆیان لەو گەنجە بە توانایە نابن. مەتەڵە کۆنە کوردیەکەش دان بەم ڕاستیەدا دەنێت، هەر درەختێک بەرهەمی زۆر بێت بەردی زیاتریشی تێدەگیرێت.